به ناوی خدای بخشنده و مهربان، بەڕێزان ئامادە بوانی هێژا، زۆر خوشحاڵم کە لەم ماوەیەدا بەشدار بووین لە دانانی بەردی بناغەی چەندین پرۆژەی گرنگ یانی شکردنەوەی هەندێک لەو پرۆژانە استراتیجیانەی کە لە هەرێمی کوردستان لەو ماوەیەدا ئەنجام دراون. ئەمڕۆژ خوشحاڵم کە جارێکی تر لەگەڵ ئێوە لێرەین بۆ بەگەرخستنی پاڵاوتگەی لاناز کە یەکێکە لە پاڵاوتگە هەرە پێشکەوتوەکانی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی ستانداردی جیهانیش پاڵاوتگەیەکی زۆر پێشکەوتووە. جێخۆیەتی من سوپاس و دەستخۆشی لە کۆمپانیای لاناز و ئەو وەبەرهێنارانە بکەم کە وەبەرهێنانیان لە هەرێمی کوردستاندا ئەنجام داوە و ئەم پاڵاوتگەیان لێرە دروست کردووە بۆ ئەوەی بکەوێتە خزمەتی خەڵکی کوردستان و خزمەتێکی زیاتری دروستکردنی ژێرخانێکی بەهێزی ئابووری بۆ هەرێمی کوردستان دروست بکە. دەستان خۆش و پیرۆزە لە خەڵکی هەرێمی کوردستان. ئەم پاڵاوتگەیە جگە لەوەی کە دەتوانێت خزمەتێکی زۆری هاوڵاتیان بکات لە ڕووی ئەو بەرهەمانەی کە لەم کارگەیە لەم پاڵاوتگەیە وەبەرهێنانیان بۆ دەکرێت، دیسان بووەتە شوێنێک بۆ دەستەبەرکردنی هەلی کار نەک تەنیا لەم ناوچە بەڵکو لە هەموو ناوچەکانی تری هەرێمی کوردستانیش و دروستکردنی هەلی کار لە کوردستان. ئەمە یەکێک بووە لەو بەرنامانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە پاڵپشت و پشتیوانی کەرتی تایبەت و کەرتی گشتی بووە بۆ ئەوەی هەلی کار بۆ خەڵکی کوردستان دروست بکرێت. هەرێمی کوردستان هەروەک بۆ ئێوەش دیارە خاوەن سامانێکی سروشتی زۆر و دەوڵەمەندە. بەداخەوە لە ڕێژەمەکانی پێشووتر و لە ساڵانی ڕابردوو ئەم سامانە لە جیاتی ئەوەی لە خزمەتی خەڵکی عێراق و کوردستاندا بەکار بێت، ڕێژەمەکانی پێشووتر ئەم سامانەیان بەکارهێناوە بۆ کڕینی چەک و خۆپڕچەکردن و بەداخەوە چەوساندنەوەی خەڵک و هەڵگیرساندنی شەڕ و وێرانکاری کە ئێمە تا پێش ڕاپەڕینیش بە هیچ شێوەیەک نەمانتوانیوە سوود لە ئەو سامانە سروشتەی کە خوا بە خەڵکی کوردستانی بەخشیوە ببینی. بەڵام سوپاس بەخوا ساڵ دوای ساڵ وەبەرهێنانی زیاتر لەم کەرتەدا کراوە و ئەم سامانە خراوەتە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان و هەموو عێراق بە شێوەیەکی گشتی. پێشتر ئەگەر سامانی کوردستان بۆ خاپۆرکردن و وێرانکردنی گوندەکان بەکار هاتووە، ئێستا ئەم سامانە بۆ ئاوەدانی کوردستان بەکاردێت. ئێمە پێش ساڵی 2003 دوایی ڕوخانی ڕژێمی پێشووتری عێراق نەمانتوانی وەکو پێویست وەبەرهێنان لەم کارتەدا بکەین، بەڵام دوای ئەوەی کە دەستورێکمان بەیەکەوە نووسی لەوێدا ئەرک و دەستهەڵات و مافەکانی هەموو خەڵکی عێراق بە خەڵکی هەرێمی کوردستانیش دیاریکران، لەوێدا زۆر بەڕوونی دیارە کە هەرێمی کوردستان دەتوانێت چۆن سوود لەو سامانە سروشتیە وەربگرێت و چۆن ئێمە بتوانین سوود لەو دەستورە وەربگرین بۆ پێشخستنی ئابووری هەرێمی کوردستان و هاوکاریش بین بۆ پێشخستنی ئابووری هەموو عێراقدا. بەداخەوە هەندێک جار ئەوەی پێشبینی دەکەیت وەکو خۆی نایەتە دی. ئێمە چاوەڕوانی ئەوە بووین کە دوای پەسەندکردنی دەستور بەبێ جیاوازیام دەستورە جێبەجێ بکرێت و دەستهەڵاتدارانی بەغدا هەموو دەستور وەکو خۆی جێبەجێ بکەن. بەڵام بەداخەوە ئەمە ڕووی نەداوە. هەندێک جاربینیمان کە هەندێک کەس بە حەز و ویست و ئارەزوی خۆیان
تەفسیری جیاوازیان بۆ دەستور کرد و لە هەندێک شوێنیش ئەم دەستورەیان بە جۆرێکی تر یان جێبەجێ نەکرد یانیش لە بەرژەوەندی هەندێک کەس جێبەجێ کرا کە بەداخەوە خەڵکی عێراق بە شێوەیەکی گشتی و هەرێمی کوردستانیش تێیدا سوودمەند نەبوون. هەروەک دەبینین لە زۆر شوێنی تری عێراق خەڵکی عێراق لە خزمەت گوزاریە هەرە سەرایەتاکان بێبەشن. ئەمەش بەو مانایە نییە کە عێراق خاوەنی سامانێکی سروشتی زۆر نییە. بە پێچەوانەوە سامانێکی زۆر لە عێراقدا هەیە، بەڵام ئیدارەدانێکی خراپ هەبووە و بەداخەوە پێشێلکردنی دەستور یەکێک لەو هەڵانە بووە کە تاکو و ئێستاش بەردەوامە. هیوادارین دوای دەست بەکاربوونی حکوومەتی داهاتووی عێراق ئێمە بتوانین بەیەکەوە لە بەغدا و هەرێمی کوردستان یاسایەک بەیەکەوە بنووسن بۆ یاسای نەوت و غاز کە دواتر لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پەسەند بکرێ کە ئەمە لە خزمەتی هەموو خەڵکی عێراق و کوردستانیشدا بێت. ئەم پاڵاوتگەیە وەکو بیستمان و بینیمان دیارە بە پێی ستانداردێکی نێودەوڵاتی و جیهانی سوود لە تەکنۆلۆژیایەکی پێشکەوتوو وەردەگرێت کە لە ڕووی ژینگە پارێزیشەوە ئەمەی لە بەرچاو گرتووە کە ئەمە شتێکی زۆر گرنگە و پێویستە هەر هەمومان لە کەرتی گشتی لە کەرتی تایبەت ڕەچاوی ژینگە پارێزی بکەین، چونکە بە پێچەوانەی ئەوە هەم ژینگە هەم تەندروستی هاوڵاتیانیش دەخرێتە مەترسیەوە. من دەستخۆشیتان لێ دەکەم بەوەی کە ئەم بابەتە بە هەند وەرگیراوە و بە پێی ستانداردێکی بەرزی جیهانی کارەکانتان ئەنجام داوە. بێگومان لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا ئێمە ڕاستە گرنگیەکی زۆرمان بە کەرتی نەوت و غاز داوە، بەڵام ئەمە تەنیا کەرت نییە کە ئێمە بتوانین پشتی پێ ببەستین بۆ پێشخستنی ئابووری هەرێمی کوردستان، بەڵکو لە سەرەتاوە ئێمە بەرنامەیەوەمان هەبووە کە ئابووری خۆمان هەمە جۆر بکەین و لە زۆر کەرتی تریش گرنگی پێ بدەین، وەکو چەندین جار باسم کردووە پێشخستنی کەرتی گشت و کاڵیە، پیشەسازیە، گەشت و گوزاریە و گرنگیدان بە کەرتی پەروەردە و کەرتی خوێندن و تەندروستی و ئەوانە هەمووی لە بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستاندا بوون. بەڵام بێگومان ئەم جۆرە پرۆژانە دەتوانن یارمەتی دەربن بۆ پێشخستنی ئەم کەرتانەی تریش لە دابینکردنی پێداویستە سەرەتاییەکان، لە فراوانترکردنی هەڵی کار بۆ خەڵکی هەرێمی کوردستان و دابینکردنی ئەو پێداویستیانەی بە تایبەتی لەم کەرتەدا پێویستە بۆ خەڵکی کوردستان. من زۆر کاتتان لێ ناگرم، جارێکی تر سوپاستان دەکەم و دەستخۆشیتان لێ دەکەم. هیوادارم ئەم پاڵاوتگەیە نمونەی زۆر بێ لە کەرتەکانی تریش پرۆژەی استراتیجی گەورەی وا دروست بکرێ، لە هەموو خەڵکی کوردستان پیرۆز بێ، لە ئێوەش پیرۆز بێ و زۆر زۆر بەخێر بێ.